بەداخەوە دەوڵەتی تورکیا دەوڵەتی فاشزم باڵی کێشاوە بەسەر بەتایبەتی گەلی کورد بەتایبەتی لەسەر مرۆڤایەتی هەردەنگێکی ئازاد لە هەر کوێیەک هەبێت ئەوان هێرشەکەنە سەر ئەو دەنگە ئازادە ئەیانەوێت ئەو دەنگە ئازادە ببڕن ئەو دەنگە ئازادەش لە چوارچێوەی پەیڕۆ و پرۆگرامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلەندایە کە سیستەمی سەرمایەداری ئەو پەیڕۆ پرۆگرام و فکری ڕێبەر ئاپۆ سیستەمی سەرمایەداری هەڵەوەشێنێ گەندەڵکاران لە ناوە بە فاشیزم لە ناوە بە ئەوانیش ئەو دەنگە ئازادی کە هەیە ئەیانەوێ بنبڕیکەن ئەیانەوێ چالاکەوانان ئەیانەوێ ئازادی خوازان ڕۆژنامە نووسان خەڵکی سڤیل لە ناوبەرن بۆچی لەبەرەوەی شەڕێکی جیهانیە شەڕێکی کە ئەم شەڕە جیهانە باڵی کێشاوە بە سەر تەواوی جیهاندا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە شەڕێکی دەستە ئێخەیە شەڕێکی تایبەتە کە بە تایبەتی لەگەڵ گەلی کووردا ئەکرێ لە بەرامبەر گەلی کووردا ئەکرێ بەداخەوە ئێمە لە باشووری کوردستاندا هێڵی خیانەت گەیشتۆتە قیمە هێڵی خیانەت گەیشتۆتە ئاستێک کە بەرزترین هێڵی خیانەتە لە باشووری کوردستاندا ئێمە گەلی کورد شۆڕژگێڕان ڕۆژنامەنووسان دەنگێکی ئازاد خەڵکێکی ئازاد بە هەموو شێوەیەک تیرۆرەکەن سجنیانەکەن ئەیانگرن سوکایەتیان پێەکەن بۆی ئەم دەنگە ئازادە نەبێت ئەم دەنگە ئازادە سیستەمی سەرمایەداری گەندەڵکاران خۆفرۆشان خیانەتکاران لە ناوە بە ئەم هێڵی خیانەتەش ئەبێ ببڕێت ئەبێ نەمێنێت بە داوام لە هەموو خەڵکی باشووری کوردستان هەیە کە هەمووی بە دەنگێکی یەکگرتووی بە دەنگێکی ئازاد بەڕایەکی ئازاد ئێمە هەمووی دەست لە ناو دەستی یەکەین ئەو دەستە خیانەتە ببڕین لە باشووری کوردستاندا کە خاکمان ئەفرۆشرێ کە هەواڵمان شەهید دەکرێ کە ڕۆژنامە نووسەکانمان لە ناوە برێ ئەمە ئەگەر هێڵێکی خیانەت نەبێ درۆن بۆچی دێ لە هەواڵە ئازادی خوازەکانمان کە ژنێکە کە چەند ساڵە تێکۆشانی کردووە چەند ساڵە بە ڕوحێکی پاک بە تێکۆشان بە ڕەنجی خۆی بە ئیرادە و مەبدەئی خۆی تێکۆشانەکە لە پێناوی گەلەکە لە هیچ لە پێناوی پلەپایە نیە لە پێناوی دەسەڵات نییە لە پێناوی مرۆڤایەتیە لە پێناوی خاک و نیشتیمانەکەیدا تێکۆشانەکە بەڵام ئەوان ئەچن ئەگەر دەستی سێ خوڕێتیانە بێت دەستی هەڵی خیانەت نەبێ تورکیا ناتوانێت بێت لە ناو جەرگەی باشووری کوردستاندا خەڵکی سڤیل بردومانکەیان هەواڵ تیرۆرکە ئەمەش پێویستی بە تێکۆشانە پێویستی بە یەکگرتنە پێویستی بە یەکبوونە پێویستی بە ئەوەیە کە ئێمەی ژنان بە تایبەتی ژنان و گەنجان دەست لە ناو دەستی یەکەین و ئەم دەستە خیانەتە ببڕین هیچی ترم خیانەتە لە باشووری کوردستاندا نەمێنێ ئەم خیانەتەش بنەماڵەی بەرزانیە بە تایبەتی پارتیە خاکی فرۆشتووە گەلەکەی فرۆشتووە لە پێناوی مانەوە و دەسەڵاتی خۆیان لە مانەوە و دەسەڵاتی خۆیان ئەترسن لە دەستیان بچێت کەوتونەتە هێڵی خیانەتەوە ئەو تروسکایی و ئەو ڕووناکی کە بە فکر و فەلسەفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەو تێکۆشانە لە ڕۆژئاوادا پەرەیستاندووە لە باشووری کوردستان دیشە لە باشووری کوردستانی دیشدا پێشەنگایەتی هەیە بە تایبەتی تەفگەری ئازادی ئەوانەی ئازادی خوازن ئەوانەی کە لە باشووری کوردستانە تێکۆشانەکەن باوەڕیان بەو فکر و فەلسەفە و ئەو ئازادیە هەیە تێکۆشان هەیە بەڵام کەمە تێری ناکە پێویستە گەلی کورد گەلی باشوور ئەو تێکۆشانە بەرفراوانکە بەرقەراریکە بۆ ئەوەی بتوانین ئێمە کە هێڵی خیانەت نەمێنێ لە باشووری کوردستاندا ئەوە سەرهەڵدان لە باشووری لە ڕۆژ ئاوادا دروست بووە لە باکوورا دروست بووە لە ڕۆژ ئاوادا دروست بووە پێویستە لە باشووریشا دروست ببێ و ئەم خیانەت و هێڵی خیانەتە نەمێنێت ئەبێ ئێمە بێدەنگ نەبین ئەبێ ئێمە هێزی عەسکەریمان هەبێ هێزی خۆپاراستنمان هەبێ هێزی جەوهەری و مەبدەئیمان هەبێت بتوانین تێکۆشانکەین لە باشووری کوردستاندا بەداخەوە کە لە باشووری کوردستاندا ئەم حیزبانە بێدەنگن لە ئاستی ئەم خیانەتکردنە لە ئاستی ئەم تیرۆرکردنە لە ئاستی خاک فرۆشتنە بێدەنگن بێدەنگ بوون یعنی ڕازی بوون
ڕازیبوون بە دژمن بەڵام ئەمانەی ئازادی خوازن ئێمەی ژنان هیچ کاتێک بێدەنگ نابین ناشێڵین خوێنیان لە عرز بکەوێ ئێمە سوێن دەخۆین بە خوێنی شەهیدان کە تێکۆشانەکەین تا لە ژیان ئەمە بین تێکۆشانەکەین بۆ خاک و نیشتیمانەکەمان بۆ گەلەکەمان.